This is NRT's Dialogue. دیالۆگی ئەم جارە بە بەشداری دکتۆر محەممەد هاودیانی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی، شوان محەممەد ڕۆژنامەنووس، ڕێبین هەردی نووسەر، لەگەڵ ڕۆژنامەنووس توانا عوسمان. سڵاوتان لێبێ لە بەرنامەیەکی تری دیالۆگا پێتان گەشتینەوە. بابەتی ئەمەڵقەی دیالۆگ قسەکردنە لەسەرەوەی کە ئایا بارودۆخی سیاسی و ئابووری هەرێمی کوردستان چ کاریگەریەک لەسەر کۆمەڵگە و بەها کۆمەڵایەتیەکان دروستەکە. پێشەوەی دەستکەین بە گفتوگۆمان با پێکەوە سەیری ئەم ڕاپۆرتە کورتە بکەین. ئاوشێوەی بەهاری ڕابردوو هەرێمی کوردستان ئەم ساڵیش لە نێو قەیرانی دارایی و بەستەڵەکی پەیوەندیەکانی نێوان لایەنە سیاسیەکاندا و لە دۆخێکی سیاسی نالەبەردا پێشوازی لە بەهار کرد کە تیایدا کارەکانی پەرلەمانی کوردستان پەکخراو. حکوومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی پەنای بۆ کەمکردنەوەی موچەی فەرمانبەران بردووە، بەڵام هێشتا ناتوانێت موچەی مانگانەی فەرمانبەرانی دابین بکات. ئەگەرچی وڵاتیان ماوەی 2 ساڵە چاوەڕێن کۆتایی با قەیرانە جیاوازەکان بهێنرێت، بەڵام هێشتا هیچ ئاماژەیەک بە ئاڕاستەی چارەسەرکردنی کێشەکان دیار نییە. کاوەش کاریگەری ڕاستەوخۆی کردوتە سەر تاکەکانی کۆمەڵگا. لە ئێستادا قەیرانی دارایی بەپێی ئاستە جیاوازەکانی خێزان کاریگەری خۆی دروست کردووە و بەشێک لە خێزانەکان بە ژیانێکی نائاساییدا تێدەپەڕن و بەهۆیەوە ڕێژەی توندوتیژی ڕووی لە بەرزبوونەوە کردووە. قەیرانی کۆچکردنی گەنجان و بێکاری و زیادبوونی ڕێژەی تاوان و ڕێژەی هەژاری و تێرنەکردنی پێداویستیە سەرەکیەکان و ڕووخانی تاک و ڕەشببینی بەرامبەر ژیان و هەڵوەشاندنەوەی خێزان و لادانی ڕەوشتی ئەو دیاردانن کە لەو کۆمەڵگایانەدا دەردەکەون کە بە قەیرانی داراییدا تێدەپەڕن. بۆیە بەشێک لە چاودێران دەڵێن ئەگەر بە زووی قەیرانەکانی هەرێم چارەسەر نەکرێن، کۆمەڵگای کوردی تووشی ئەو دیاردانە و چەندان دیاردەی دیکە دەبێتەوە. جارێککە سڵاوتان لێبێ. کاک ڕێبین لێستا باسی قەیرانی ئابووریەکرێ، باسی قەیرانی سیاسیەکرێکی لەو قەیرانانی کە باز ناکرێەوە قەیرانێکی زۆر جدیە لە کۆمەڵگەی کوردی و دۆخی هەرێمی کوردستانە هەیە، قەیرانی متمانەیە. لە بەردەم قەیرانێکان کە حکومەت و دەسەڵات جۆ لە کۆمەڵگە ناگرێت و کۆمەڵگە ئەوەی دەسەڵاتی لە بڕای پێناکە نهائیەن. دۆخێک دروست بووە کە خەوی گشتی نەماوە و ئەو پەیمانە کۆمەڵایەتی کە بڕیار وایە لە بینی کۆمەڵگە و لە بینی دەسەڵاتە بێتوانین بڵێ یا لە ئەساسەوە نەبووە یا هەڵوەشاوەتەوە یا کلێنێکی گەورەی تێکەوتووە. لە بەردەم دۆخێکان کە مەترسی تێکچوونی نەسیجی ئیجتیماعی هەیە. لە ماوەی ڕابردووە ئاماژەکان و راپۆرتەکانی دامودەزگا ئەمنی و قەزایەکانی هەرێمی کوردستان باز لەوەکەن کە ڕێژەی وردە دزیکردن لە هەرێمی کوردستانە زیایی کردووە، دەرگا لەسەر کۆمەڵێک تاوان کراوەتەوە یا با بڵێن کۆمەڵێک دیاردە پیا بووە کە پێشتر نەبووە. هەموو ئەمانە ئەمان خاتە بەردەمەوەی کە ئایا بپرسین ئەم دۆخە سیاسی و ئابووری لە هەرێمی کوردستانە هەیە، ئایا چ کاریگەریەک و چ ئیفێکتێک لەسەر کۆمەڵگە و نەسیجی کۆمەڵایەتی دروستەکە؟ بێگومان تاسیری گەورە و درێژخایەندا هەنێ، بەڵام ڕاستە دوێ هەردووکی پێچەوانەیە. یعنی هەم دۆخە سیاسی و ئابوووریەکە تەسیری لە کۆمەلگا کردووە، هەم دۆخی کۆمەلگاش تەسیری لەو هینە کردووە. مێژووی کۆمەلگای ئێمە مێژوویەکە پڕ لە قەیران. یعنی کۆمەلگای ئێمە کۆمەلگایشتن ئاسایی نەژیە، ژیانێکی پڕ لە کارەسات ژیە، ژیانێکی پڕ لە ناخۆشی ژیە، ئەنفالی بینی، شەڕی شۆڕشی کرد و ئەو کوشتارانەی بینی، ڕاگواستنی دیەکانی بینی و ڕاگواستنی دیەکان پێم وایە نقطەی تەحەولە بۆ قسەکردن لە تێکچوونی کۆمەڵێکشتی کۆمەڵایەتی گەورە. ڕاگواستنی دیەکان و هێنانیان بۆ شار ئەزایی خۆی شار عادەتەن هەرواشە، خۆی ڕاستە فرە کولتوری تایە. شار بە پێچەوانەی گوندەوە پڕ لە فرە کولتور، ینی یەک کولتور بەسەریا زاڵ نییە، وردە کولتوری بچوک بچووک لە ناو شارە هەمیشە هەن. بەس ئەو ئەمەلی ڕاگواستنە جۆرێک لە تەزاڕب دروستەکە لە بینی کولتوری دێوە کولتوری شارە. پێم وایە ئێمە بەشێک لە ئەزمەی قەیرانەکانمان پەیوەندی بە تا ئێساش پەیوەندی بەم ناکۆچیە گەورەوەی هەیە لە بینی کولتوری گوند و کولتوری شارە. یەکێک لە هەرە شتانەی کە بڕای من زۆر گرنگە ئەوەیە کە نەتوانراوە ئەمە لە بۆتەقەیەکە بتوێڕێتەوە، نەتوانراوە هاوبەشیەک لە بینی ئەم کولتورە لەگەڵ کولتوری شارە دروست بکرێ. یەکێک لە
بیریارە کۆمەڵ ناسە مەشهورەکان دۆرکایم زۆر باسی ئەماکە ئەڵێ لەو کۆمەلگایانە کە بەرەو تەحەولە ڕۆن کە بەرەوەوە ڕۆن کە تەقالیدە کۆنەکان نەریتە کۆنەکان گۆڕانی بەسەرایە بەها کۆنەکان گۆڕانی بەسەرایە بەڵام هێشتا بەهای تازە دروست نەبووە قەیران زۆر لەو کۆمەلگایاناکە قەیرانی کۆمەڵایەتی ڕوویتیەکە جەریمە لەو کۆمەلگایە نازیا بێ خەمۆکی لەو کۆمەلگایە نازیا بێ پاشگەزبوونەوەی خەڵک لە بواری گشتی زۆر زیاد بێت ئەو کۆمەلگایانە میشە لە قەیران ناژین پێم وایە کۆمەلگایەمە لەو ناکۆچی قوڵەیەژی کە پەیوەندی بە تاریخەوە هەیە لە دوای ڕاپەڕینیشەوە بەداخۆ ئێمە لە جیاتیەوەی ئەمە ئەم برینە ساڕێژ بکەین و بەجددی وەریگرن و دەسەڵاتداران و سیاسەتمەداران و حکومڕانانی کوردستان ئەم کێشەیە بەجددی وەرگرن خۆیان قەیرانەکەیان قوڵتر کردەوە بۆی کە توش شەڕی ناوخۆ بووین و شەڕی ناوخۆ هەم دیسەوە جەبهەگیری لە ناو شارەکانە دروست کرد ینی هیچ شارێکی کوردستان نییە هەموو هێزەکانی تیانەبێ شارێکمان نییە تاپۆپێ بۆ هیچ هێزێ هەموو شارەکان پڕە لە هێزی جیاواز و ئەمە کۆمەلگای کرد بە گژیەکە دراوسێ ببێ بە جاسوس بەسەر دراوسی خۆیەوە ببێ بە ناحەزی هاوڕێکەکەی خۆی دۆستەکەی خۆی هاوشاریەکەی خۆی پێم وایە ئەمە جۆرێک لە داڕمانی گەورەی دروست کردووە جۆرێک لە نەمانی بەهای دروست کردووە بەهایکی گشتینە تۆ قسێکی زۆر جوانە کرد خەونێکی گشتیمان نەماوە وفعلم بەڕاستی ئەمە خەونێکی گشتیمان نەماوە یەکێک لە هەموو کۆڵەکەەکانی هەموو کۆمەلگایەکەوەیە کۆمەڵێ شتی گشتی کۆیەکاتەوە بەڕاستی ئەمامەمان لە دەستاوە چ بەهۆی تاریخمانەوە بێکە باسم کرد چ بەهۆی زروفی هەلومەرجی تازەوە بێکە شەڕی ناوخۆ ئەو شتانە ڕوویاوە ئەو تێکەڵبوونە گەورەیە لە بینی سیاست و کۆمەلگایە و دابەزاندنی ئەو شەڕە بۆ ناو هەموو خانە کۆمەڵایەتیەکان پێم وایە ئەزمەی قوڵی دروست کردووەوە لە مەدای دووریشە ئەگەر بە جددی وەری نەگرینەوە بیر لە چارەسەری نەکەینەوە ئەزمەی قوڵترمان بۆ دروستەکە بڵێ کاک شوان ینی ئەوکو کاگرابین باسی کرد ینی مۆزۆعی ئەگەر سروشتی کۆمەلگەی کوردی بوو قێرانەکانی با بڵێن قێمەکانی بخینە ئەملاوە ڕەتیکەینەوە بەم قەیرانە ئابووری و سیاسی کە لە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە ئەمە هەمومان نەزانین ئەگەر بینە سەر مۆزۆعی تاوان بە یەکێ لە تیۆرە با بڵێن مارکسیەکان بریتە لە لێکەوتەی ململانێ ینی دیارە ململانەیەکی ئابووری لە ئارا هەیە ململانەیەکی کۆمەڵایەتیان ململانەیەکی ئەخلاقی ئەمەی لە ئێستا کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە لە ئەزمەی مالی دەرگا لەسەر ململانەی ئابووریە کاتەوە خەڵکێکی زۆر ینی وەزی ئابووری تێک چووە موچەی نەماوە لە هەمان کاتیشە چینێکی دەوڵەمەند تا ئەسا بە دەوڵەمەنی ماوەتەوە و چینەکانی تر بەرەو ناخی عەرزەڕۆن ئەمە دەرگا لەسەر ململانەیەکی ئابووری گەورە کاتەوە و مەترسی زیابوونی تاوان و ڕەشە و هەموومانە لەسەر کۆمەلگەی ئەمە ئەکاتەوە جەنابە چۆنێ بینی ئەزانی ئێمە لە بەردەم قۆناغێکی هەستیاری کۆمەڵایەتیین هەموو ئەو فاکتەرانەی کە وا لە بارودۆخێکە کات لە بارودۆخێکی ئاساییەوە بیجۆزێتەوە بۆ بارودۆخێکی تونند و تیش ئێمە لەو مەرحەلاین چۆن فاکتەرە ئابوووریەکان کە فاکتەری زۆر گرنگن بۆ هاندان بۆ تونند و تیژی ئێمە لە بەردەم ئەو مەرحەلاین ئێستا و فاکتەرە ئابوووریانە هانی کۆمەلگای ئێمایە کە تەشجیعی کۆمەلگای ئێماکە کە ئەوە بکەن فاکتەرە سیاسەکان بە هەمان شێوە وەکە هەنی حاڵەتی تریشەیە کە وردە و دەخەریکە لە ناو کۆمەلگا بەردەستەکەون و ئەی بینین ئێمە ئێستا حالیان عنف ئەوانەی کاگرەبین وتی ئیزافەتەن بۆ ئەوەی کاگرەبین وتی تقریبا ئەو شتانەیە کە لە درێژایی دوای ڕاپەڕین و سەردەمی بەعسەوە هەبووە کۆچی لادێ بۆ ناو شارەکان و زۆرم لێوانە ئێستا کۆمەڵێشتی تر مەسەکەی کۆمەڵێ عنفی ڕەمزی بەرامبەر یەکتری هەیە کە ئیفرازاتی وەزع سیاسەکەی دوورمەڕۆ نوع عنفێکی ڕەمزی هەیە بەرامبەر سۆران و بادینان نوع عنفێکی ڕەمزی هەیە بەرامبەر سلێمانی و هەولێر لەوە بترازێت بابینە تۆزە شۆڕتر بینەوە بارودۆخی کۆمەڵایەتی من قەناعەتم وایە ئێستا ئەگەر بەراوردێکی بە ساڵێ لەمەوە پێش عنفی عایلەوی زۆر بووە عنفی خێزانی کارچەنە ئەم عنفە لای ئێمە زۆر شاراوەیە لەبەری کۆمەلگایکی داخراوی من قەناعەتم وایە عنفی عایلەوی چ بەرامبەر ئافرەت و چ بەرامبەر مناڵ زۆر بووە ئێستا چونکە بارودۆخە ئابووریەکە بارودۆخە کۆمەڵایەتێکە هەر هەمووی تاسیری تێکردووە من قەناعەتم وایە ئێمە جگە لەو عنفانە عنفی جەستەی و تاوان و وەکو تۆ ئاماژە پێکرد زۆر بووە دوورمەڕۆ لەوانەیە پێمان بڵێن ژمارەکان هێشتا مەترسیدار نین بەڵام ئیحاکانی مەترسیدارن چۆن چەند مانگنەوە پێش ئافرەتێکە کوژرێک لە نزیک ئەمە تەمان لە هەموو شارەکان هەیە بەس بە حکمی ئێمە لە سلێمانی زیاتر ئەو شتانە لەبەردەستمانە ئافرەتێکە کوژێ بە هەمووی چەند سەد مەترێ بە ڕۆژی نیوەڕۆ لە نزیکی ئاسایش تا ئێستا تاوانبارەکان نەگیراون لە 2 هەفتە لەمەوبەر 2 کەسی کە ئەکوژێت
لە نزیک ماڵی جەنابی مام جەلال کە شوێنێکی سوکنایکی عسکەری گەورەیە لەولێ ژۆی گوندی ئیتاڵی لە گوند ئەو ئافرەتە محامیەکە ناز بڵێ ناز لە ناو مجەمەعێکی سەکەنیە ئاکوژەیە دوای ئەو مەسلەی کاکفەریدون جوانڕۆیی بە هەمان شێوە ئەمانە یا ڕاکردنی چەندین حاڵاتی ڕاکردنی سجنمان هەیە ئەمە ئاماژەیە بۆ خەریکە ئەم هەرێمە لەبەر ئێمە لەو قۆناغە هەستیاران کە خەریکە شیرازەی تێکەچێ شیرازەی یاسایی تێکەچێ شیرازەی کۆمەڵایەتی تێکەچێ و سەرباری ئەوەی ئێمە کەوتوین بەسەر واقعەکە کە وەزارەتی ناوخۆمان و دەستەکانی وەزارەتی ناوخۆمان تەواو یاساکانی محکەمە جێبەجێ ئەکات و بڕیارەکانی محکەمە جێبەجێەکە و باشین بەڵگەشمان ئەو راپۆرتانەی ئەو ڕێکخراوانەی کە لەو بوارانە ساڵانە ئیشەکەن وەکو DHRDO-وانە کە باز لەو حاڵەتانەکەن کە چەند جێبەجێ نەکراوە هاوکات ئێمە سیستەمی قەزاییشمان سەربەخۆ نیە من قەنەعەتم وایە لەوانەیە مامۆسا باشتر ئاگادار بە چەندین دۆسی هەبێ لە بەرەوەی بەرپرسان لە پشتیەوەن تاوانبارەکان نەگیرن واتە ئێمە لە مەرحەلەیەکی ئینتیقالین هەموو ئەو فاکتەرانەی کە هانی جەریمە ئەدەن جاری هانی ئەوادەن کە کۆمەلگای ئێمە ڕوو بکاتە کۆمەلگایکی زۆر دوورتیشتن لەوەی کە هەبووە لە ئاران و من قەنەعەتم وایە ئەگەر بەم وەزعەوە بڕۆین ئایندەمان ئەچینە ناو دنیای توندوتیژەوە. بەڵێ مامۆستا محەمەدی جەناب زاویەکی تایبەتە هەیە لە سیرکردنی دۆخی با بڵێن کۆمەڵایەتی هەرێمی کوردستانە بۆ پێی کە وەزیری بواری کاروباری کۆمەڵایەتی پێ دوایە ئەم دۆخی کە ئێستا هەرێمی کوردستانی پێاتێ پەڕێت چ کاریگەریەک لەسەر کۆمەڵگە و شیرازەی کۆمەڵایەتی کۆمەڵگەکەمان دروست کردووە. بسم الله الرحمن الرحیم. البته کۆمەڵێشت هەیە کە گرنگە بڵێنەوە بە تایبەتی کاتێ تۆ دیراسەی حالەتی تاوان دەکەی دیراسەکردنی حالەتی تاوان کۆمەڵی ئەبعاد و کۆمەڵە لێکدانەوەی گرنگیە ئەم هەموو ئەبعادانەیکان کاتێک کە کۆ دەکەیتەوە لە بەردەم تا بۆ تڕۆن دەبێتەوە کە هۆکارەکانی زیادبوونی تاوان هۆکارەکانی سەرهەڵدانی تاوان بۆچی دەگەڕێتەوە کۆمەڵی قەیران هەیە کاریگەری ڕاستە و خۆ دەخاتە سەر تاوان هەڵبەتە قەیرانی سیاسی زۆر کاریگەری دەبێت لەسەر زیادبوونی تاوان قەیرانی دارایی کاریگەری دەبێت قەیرانی هەڵوەشاندنەوەی خێزان دەفکێکی خێزان کاریگەری زۆر گەورەی دەبێت مەثەن بۆ نمونە لە ئەو دیراساتانەی کە کراون لەسەر ئاستی نێودەوڵەتیدا لە وڵاتێکی وەکو ئەمریکا 65% ئەو تاوانانێکی سەر هەڵدەدەن دەڵێ دەگەڕێتەوە بۆ هەڵوەشاندنەوەی خێزان لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا 68% دەڵێ دەگەڕێتەوە بۆ هەڵوشانەوەی خێزان لە وڵاتێکی وەکو فەڕەنسا دەڵێ 80% دەگەڕێتەوە بۆ هەڵوشانەوەی خێزان یعنی هەڵوشانەوەی خێزان و تێکچوونی باری تەبیعی دەرونی خێزان کاریگەریەکی زۆر گەورەی دەبێت لەسەر زیادبوونی تاوان بۆیە گرنجیدان بە خێزان ڕێخستنەوەی باری گوزەرانی خێزان چاکردنی ناوخۆی خێزان وەکو ئەوی کە ئەرکێکی حکوومەتە و ئەرکێکی گشتیشە کە دەبێت ئەمە ڕێکخرێ بۆەوەیکەوە ئەم بارە کۆمەڵایەتی کە هەیە لە یەک نەترازێ و ڕێک بخرێتەوە من وێڕای ئەوەی کە ئەو برایانە باسییان لێەوە کرد هەندێشت هەیە دەبێت ئاماژەی توندی پێ بدەین مەثەن بۆ نمونە تۆ کاتێ باسی کللتور دەکەی کللتوری ئێمە وەکو کرد کللتوری پێکەوە ژیان بووە کللتوری ژیانێکی بەختەورانە بووە سیراعێک لە نێوان دێهات و شار نەبووە بەڵام سیاسیەکان هەر لە کوردستانە حتا ئەنزیمە دیکتاتۆریەکان هەوڵ دەدەنکەوە ئەم کللتورە لە باڵێک هەڕۆشێنن زیاتر وا بکەن کە تەشەنوجاتی سیاسی و فکری لە نێوانیان دروست بکەن جگەلەوە مەثەن بۆ نمونە ئێمە ینی ئەحزابی سیاسی لە هەرێمی کوردستانە هەر لە شاخە کللتوری ڕفزکردنەوە یەکتریان داهێناوە شەڕیان کردووە یەکتریان پێچاوەوە ئەم کللتوریان دواتر هێناوەتەوە ناو کۆمەلگای کوردەواری خۆمان تا گەیشتۆتە ئەو ڕادەی کە کوشتن و بڕین و لەسەر بنەمای ئینتیمای سیاسی دروست بووە کە وای کردووە سجون کراوەتەوە دەوری سجونەکان لە کاتی خۆیان لە کاتی شەڕی ناوخوا دەورێکی زۆر گەوریان بینیوە مەشهور ببوون ئەمە سزنی ئاکری ئەمە سجین قەڵات سوالانە بۆ چونکە ئەم کللتورەی ڕفزکردنەوەی بەرامبەر وای کردبوو کە کۆمەڵێ لێک هەڵەشانەوەی خێزانی دروست ببێ چونکە تۆ کاتی باسی تاوان دەکەی دوو دەبێت تعریفی تاوان پێناسەی تاوان بزانین ئێمە دووشت هەیە لە تاوانە یەکیان ئەوەیە کە تاوان لە ڕووی لێکدانەوەی کۆمەڵایەتی پێناسەکردنی کۆمەڵایەتی کە دۆرکایم پێناسی دەکات دەڵێ بریتە لە دیاردەیەکی کۆمەڵایەتی کە دژ بە بەرژەوەندیە گشتەکانی کۆمەلگایە
ئەو کۆمەلگایی کە هەیە فەردێک کاتێ تاوانێک شتێک دەکات ئەم ڕفتارەی ئەو دەیکا ئەو ڕفتارە پێچەوانەیە لەگەڵ بەرژەوەندێکی شتێکی کۆمەڵایەتێکە لە ڕووی قانونی پێناسی تری بۆ کراوە دەڵێ بریتە لەو کارەی کە ئەنجامی دەدەی کە پێچەوانە بێ لەگەڵ یاساکان یا نەکردنی کارێک کە پێچەوانە بێ لەگەڵ یاساکان مەتەلەن زۆر جار وایە مەتەن بۆ نمونە کەسێک کە تاوانی کرد تۆ وەکو شاهیدێک لەسەر پێویستەکەەوە جیهاتی معنی شوێنە دیارکراوەکان پێڕابگەین کە ئەم تاوانە فلانە کەس کردوویەتی کە ئەم کارە نەکەی تۆ دەبیە شەریک لەوەی کە تاوانەکەت شاردۆتەوە لەبەر ئەوە یعنی کاریگەری ئەم مەسەلە لەسەر زیادبوونی تاوان ینی کێشە کۆمەڵایەتیەکان زیاد دەبێت کاریگەری اقتصادی لەسەر تاوان طبعا دەبێتە هۆکاری ئەوەی کە تاوان زیاد ببێ مەثەن بۆ نمونە تۆ گەرسەیری ئامارەکانی ئەم 6 مانگەی ئەنجومەنی دادوەری بکەیت ڕێژەی زەواج کەم بووە بۆ ئەمە دیارە کاریگەریەکی اقتصادی ئابووری هەیە لە گۆڕێ ڕێژەی جیابوونەوە و تەلاق زیادی کردووە ئەمە واتە کەانی کاریگەریەکی ئابووری هەیە لەسەر ئەم مەسەلە ئەمە بۆ خۆی دواتر مەثەلەن تەلاق ئەوە نییە تۆ ژنوب پیاوێک لە کللتوری ئێمەوانە کە بچن لە دادگا بە خۆشی لێک جیابنەوە لەلا ئێمە دەبێتە دوای تاوانشی لێ دەکەوێتەوە مەثەلەن من بینیم لە ئامارەکانیان سەیرم کرد کە لە 6 مانجی یەکەمی 2015 815 حالەتی مردن هەیە ئەم مردنە سیر دەکەی هەندێکیان تاوانی قەتلی عەمدە هەندێکیان هۆکاری خێزانیە هەندێکیان خۆکوشتنە هەندێکیان خۆسووتاندنە ئەنجا ئەم خۆکوشتنە تەنها لە شەریحەیەک نییە لە نێرومێ تقریبا ئێستا خەریکە بڵێ لە پیاو زیاتریشە ئەمە هەموو ئەم هۆکارانە بۆ ئەو دەگەڕێتەوە کەوا حالەتێک هەیە لە هەرێمی کوردستانە بەرەو ئەوە دەڕوا کە تاوانەکان زیاد بن ئەمە هۆکاری چییە بۆ زیاد دەکات من وێڕای ئەوەی کە کاریگەری ئابوووریەکان هۆکارن وێڕای ئەوەی کە لێک تێنەگەیشتن و ڕەفزکردنەوەی کللتوری یەکتر سیاسی لە هەرێمی کوردستان کە ئەحزابی سیاسی لەسەر تادا بنەمای یەکتر قبولکردن و بنەمای دیموکراسیکردنی ئەم وڵاتەیان دانەناوە و ئیشیان نەکردووە لەسەر ئەوەی کەوا تاکەکانی ئەم کۆمەلگایە تەقبولی ئەفکاری پێچەوانەی یەکتر بکەن تەقبولی ئەوە بکەن کەوا طبیعیە مەثەن بۆ نمونە ڕەنگ لە وڵاتی ئێمە بۆتە عەقیدەیە کە خەڵک خۆی لەسەر بەکوژ دەدا کە ئەمە شتێکی زۆر مەترسیدارە یعنی شتێک نییە لە تۆ بیکەیتە پێوەرێک بۆ ژیانی ئەوە جگە لەمانە هۆکاری تریش هەیە مەثەن یەکێک لە هۆکارەکان دەڵێ نەبوونی قانونێکی ڕادە یعنی قانونێک هەبێ کە دروست بکە ببێتە ترسێک بۆیەوەمان هەیە هەموو ئەنجە تەنفیز ناکەێت بەشێکی ئەوەیە کە قانونەکان تەنفیز نەکردنی ئەم قانونانە بە شێوەیە کە زۆر دەرچوونی تاوانبار لە عقوبە لە سزا هۆکارێک دەبێت بۆی کەەوە تاوان زیاد بکە مەثەن بوون لە کاتێ کەسێک کە تاوانێکی کرد ئەسڵ وایە ئەم سزای لەسەر جێبەجێ بکرێ بەڵام بە هۆکارێ لە هۆکارەکان ئەمە دەردەچێت لەوانەیە ئیتیجای سیاسی داڵدەی بدا لەوانەیە عضائی هەیئەی ضبطی قەضایی کە پێی دەوترکە شورتە و ئەمانەیە دەستگاکانی وەزارەتی ناوخۆیە ئەمانە دەبێت زۆر تۆکمە بن تاوانبار لە هەر شوێنێکە بیدۆزنەوە و ئەدلەی تاوانبارکردنی بخەنە بەردەم قەزا قەزا دەبێ هەیئەتێکی مستەقیل بێ و توانای بڕیاردانێکی دادوەرانەی هەبێ لە چۆنیەتی هەموو ئەمانە دەبنە هۆکار بۆەوەی کەوە لە وڵاتە بوردە شیرازەکان بەرەو خراپە بڕۆن طبعا ینی ئێمە وتمان خێزان طبعا دوای ئەوە دێ بیئە دوای ئەوە دێ وەسائلی تعلیمی تربیە و تەکوینکردن هەموو هۆکاری ئەگەر لەسەر قسەکەی کاک محەممەد و ئەوانەی کاکشوانیش استنتاج بکەین ئەگەن بەوەی کە ینی لاوازی جیازی زەبتی قەزایی کاکاتە پۆلیس و مرور و ئاسایش و مکافحە با بڵێن کاریگەری با بڵێن ئابووری کاکاتە دیسان و مەسئولەتی حکومەت کە ئەم سەبانە سەبەبی ئەساسین لە کاتێکە ئێمە باسی دەوری کۆمەلگەشەکەین لەو بینە کۆمەلگە ینی شتێکی باشە باس کرد ئەوانە بەر بێگومان سەبەبن ینی قسەیتیانە مەسلەی ئابووری شادەماری هۆکاری سەرکی مشکلی تاوان و مشکلی جەریمانی خەڵک بۆ دزیەکە ڕیواە مەشهورەکەی ئەرنێسی مینگوای بۆ ئەسا لەسەر چیە ئەزەی پیاوێک نانێگە دزیە بۆ 4 ساڵ لەسەر و نان دزینە ئەخرێتەینەوە بۆ شیە با خوشکەزاکەی برسیە بێزەی 4 ساڵ ئەخرێتە سجنەوە بەڵامەر لەو ڕیواە شتێکی زۆر جوانی تایە باسی کۆمەلگاکە باسی وی گرنگجی لێبوردنەکە
لە کۆمەلگایەکە کە لێبوردن نەبێن بە پێچوانەی مامەساوم پێم وانە کۆمەلگایمە کۆمەلگایکی پێکەوە ژیان و ئاشتیان نەبێ کۆمەلگایمە کۆمەلگایکی زۆر نالێ بردووە زۆر دڕقە بەرامبەر بەیەک و زۆر دون و تیژە بە بەرەک کۆمەلگایەکە کە لێبوردن بەرامبەر بەیەک نەبێت تاوان زۆر زیابێ هەیە بەڕق زۆر زیابێت تند و تیژی زۆر زیابێ بە باشترین نمونە هەرەوەی جانڤاڵەیەنمەوە جانڤال بۆچی لە پڕ لە پیاوێکیەکەوە کە دزە چەند ساڵ حکمەیرێ دوای ئەو چەند محاولی ڕاکردنەکە 20 ساڵ لە سجنابێ بەو هەموو دۆخەوەکەیتە دەرەوە کەس قبولی ناکە لە ماڵی قەشەیەکە جێکاتەوە قەشەکە هەرو شەوەی کە جێگایە کاتەوە دزی لەو خۆیەکە دزی لەکە کە پۆلیزەی گرنەوە بە دزیەکەەوە هێنەوە بەردەم قەشەکە لێ بوورێ لە نادزی نەکردو من خۆم مامەتێ بەزەڵە بیری چۆ ئەمانەش بەرێ چی هەیە ئەوەی تریشیاتێ ئەڵێ من خۆم بۆچی ئەمانە دوێر چوو ڕزگاریەکە لە دوای ئەم لێبوردنە گەورەیەوە کە جانڤاڵ ئەمنی نابینێ بە نمونەی هێنمەوە جانڤاڵە بێ بەهیشێک لە پیاوارە باشەکانی بێ بە پیاوێکی زۆر باش پیاوێک واز لە دزیێنێ واز لەینێنێ هەنی مەبەستم چییە کۆمەلگایە کە لێبوردوو بوو بەرامبەری بەیەک کە توانای بەخشینی هەبوو لە کاتی ئینا دەتوانێت کۆمەلگایەک دروستکە کە تاوانی تیانەیەنێ بەڵام بە پێچوانەوە کۆمەلگایە کۆمەلگایەکی زۆر دڕقە بەرامبەر بەیەک کۆمەلگایەکی زۆر قبول نەکەرە بۆ یەک ئێمە مشکلەمان هەیە لە شار و گوندا چۆن مشکلەمان نیە کولتوری گوند کولتورێکە لێک چووە کولتورێکە قبولکردن تایە ئەساسن کێشە نیە چونکە هەموو ئەوانەی پێکەوە لێدەچن هەمویان یەک کولتوریان هەیە زۆربەی گوندەکان ئێمە شەر لە یەک بەرەبابیشن لە یەک بەرەبەبار زۆربیان خزم و کەسی یەکەن کێشەکە و کاتە دروستە بێ کە دێنە ناو شار و تۆ لە کۆمەلگایەکە گژی کە لە یەک بەرەباب نیت و خەڵکی جیاواز لە تۆی هەیە عاداتی جیاواز لە تۆی هەیە کولتوری جیاواز لە تۆی هەیە شێوازی جلپۆشیدی جیاواز لە تۆی هەیە شێوازی سەردانکردنی بۆ خەڵک جیاواز لە تۆ شێوازی پرسەگرتنی جیاواز لە تۆ سەرچاوی دارایی و ئابووری ئەو ئەم بەریەکەوتنە ئەم بەریەکەوتنی قیەم و قینە کێشە دروستەکە کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی زۆر دڕقە بەرامبەر بەیەک و تۆ تەماشای ڕادەی تا ئێستاش ئێمە نکتێکی زۆرمان لەسەرەوەی لە خەڵک کەلادیەوە لە لام لادیەکان و خەڵکی زۆرمان کە لە بینی لادی شار هەیە کۆمەلگای ئەمە کۆمەلگایکی زۆر ڕەفسکەرە بوو یەکەوەم بەشێکە لە سەرچاوی ئەوەی کە تاوان لەم کۆمەلگایە نازیاکە چونکەم کۆمەلگایەکە قبولکردنی بۆ یەکەم بوو فەرد هەوڵەیە لە ڕێی تاوانەوە خۆی خواستەکانی خۆی بێنێتە دی کاک توانە یەکێک لە ئەسبابە سەرێکیەکانی تاوان هەمیشە ئەوەیە ناکۆچیەکی زۆر لە بینی ئارەزوو و جێبەجێکردنی ئارەزوو هەیە کۆمەلگای ئێمە ئارەزوویەکی زۆری هەیە بۆی زۆر شت بەدەست بێنێ بە خێرایی دەوڵەمەند بێ بە خێرایی هەموو شتەکانی هەبێ بە خێرایی وەزعی ئابووری چاکە وەزعی کۆمەڵایەتی چاکە بەڵام ئەو پێداویستیانەی کە بۆ بەدیهاتنی ئەم ئەرکە لە بەردەستبلینە لە بەردەستیانە نەعەدالەتیەکی زۆر لەما هەیە ئەمە تاوان لێرەوە دروستە بێ کە ئارەزوویەکی زۆرت هەیە ئارەزوویەکی زۆر دروژاندووە بەتایبەتی لەم کۆمەلگا مۆدێرنەکە ئارەزووی ئینسان زۆر گەورە بووە ئارەزووی بۆی بەخێراییشت بەدەستبێنی شوان پێش بەرنامەکە باسی کرد ئێمە بەشێک لەو دزیانی کە ئێستا پیا بووە لە هەرێمی کوردستانە بۆ بەدیهێنانی ئارەزە بچووکەکانە کە ئەلفوبای ژیان ینی بەشێ لەو دزیانی لە ماوەی ڕابردووە ڕوویاوە بۆ شیر و دایبی بۆ لە دوکانەکان بازاری سلێمانی ڕاستە مەسەلەن ئەم جۆرە دزی ئەخەم باسی ئەمە ئەو جۆرە لە تاوانەی گرێتەوە کابێ لێ بردووین بەرامبەری من بەواڵم ئەم جۆرە هینانە کە بەڕاستی هینی ئەسبابی وازحی ئابووری هەیە پێویستمان بەگەڕانەوە بۆ دادگانیە بۆی حەلیکین پێم وایە لەم کاتاگە دادگا وە شۆرتە تەداخولکە لە جیاتی ئەو کەسە بگەڕێنینەوە بۆ ژیان و بەردەوام نەبێ لە سەرەما تاوان زیاتر ئەبێ ئەبێ بە مجریم بەڕاستی ئەبێ بە تاوان بەڵام ئەگەر لەمە ببووری لەم دۆخانە ببووری توانای لێبوردنمانە بێ لەم دۆخانە پێم وایە جەریمە دووبارە نابێتەوە بۆ وتم کە لێبوردنی یەکێکە لە سەبەبەکانی یەکیش تر کە ئەمیز قسەی لەسەرکەم تاریخی ئێمە تاریخێکی نەبووە کاک تاریخی ئێمە تاریخێکتیا دزی زۆر عیب نەبووە تاڵانکردن زۆر عیب نەبووە لە آخر کتێبی کاکنۆشیروانە یعنی یەکێک لە هەرە دیێڕە سەیرەکان کە تایەتی لەو کتێبە باسی عشایری کوردەکە ئەڵێ لە هەندێک تیرەی کووردە ئەگەر دزی و نەکردایە کچیان نایەتێ چونکە پیان وا بووی ئەگەر تۆ جەردەی و جربەزەی یەک مەفهوم بووە نەک یەک مەفهوم بووە ناتوانانی بیژێنی ینی کچت نایەنێ ئەگە توانای دزید نەبووە لە هەندێک تیرە و خێڵی کوردیە ئەگەر توانای دزیکردنت نەبوو بیانی دزیەوە سیفەتێکی باش بووە چونکە دەلالێتی لەوە کردو کە تۆ توانی کچەکان بژێنی ینی پیاکی دەست و سپینیت دەست و پێسپینی لە ڕووسیاسی بۆ بە قێمەی تەزویرکردنی بۆ لە سەردەماترە بێگومان ئەمانە هەمووی ماوەت ینی لە پاشخانی کللتوری و ڕۆشنبیری و هینی ئەمە بێگومان کاریگەری گەورەی بووە
سێ جۆر لە جەریمە لە سەردەمی مۆدیێرنا هەیە کە ئێستا بەهۆی ئەعلامی تازەوە زۆر بەربڵاوبووەوە. جەریمە تەنهایی فەقیرەکان نییە کاچە دایبیەت زیە کاچە لەبەر برسێتی شیرە بەهادەیەکە لەبەر برسێتی خواردنە باکە لەبەر بێپارەیە دەزەبا 20,000 30,000 لە قاسەی دوکانێکت زیێ. جەریمەیەکی کەمانەیە کە زۆر یعنی نەبینراوە تەمان لام و کۆمەلگاکانە کە پێڵەن جەریمەی یەخەسپیەکان ئەوانەی کە لەسەر مێزن و کە دەسەڵاتیان هەیە کە مۆزەفن کە تەزویرەکەن مەسەلەن لە بەڵگەکانە کە ڕەشوە وەرەگرن کە ئەتوانن چوزانمە ئەوە نێ پێڵەن جەریمەی یەخەسپیەکان جەریمەیەکمانەیە دەسەڵاتدارانیکەن کە ئەمە هەمووی لەناو کاک شوامە بورە ئەبێ بچمە ناو بڕێک و دوایەوە حەقین بۆی قسەکانە تەواو. جارێت کە سڵاوتان لێبێ کاک شوان پێشەوەی بێتە سەرتێبینەکان لەسەر کاک ڕێبین یانێمان لە ماوەی ڕابردووە لە کۆمەلگەی کوردی لە دوای ڕاپەڕینەوە کۆمەلگەیە کۆکو کۆمە هەموو کۆمەلگەیەکی کە گەشەی ناوەچیەکە لە ناوەوە گەشەی کردووە کۆمەڵی قیەمی تازە هاتۆتە ناوەکو و مامۆستا محەممەد باسی کردیانی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی خێزانەوە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەوە کۆمەڵێک پێشکەوتن و کۆمەڵی گۆڕانکاری لە قیەمی اجتیماعی کۆمەلگەکان ڕوویاوە. ئەم گۆڕانکاریە هاوکات نییە لەگەڵ گۆڕانکاری لە شێوازی ئیدارەدانی کۆمەڵگە لەلایەن دەسەڵات و حکومەتەوە. یعنی ما بینین حکومت بە التیزامە کۆمەڵایەتەکانی هەڵناسێ بەرامبەر بە کۆمەلگە دام و دەستگای کۆمەڵایەتی دروست ناکەن تا ئێستا مؤسساتی ڕعایی اجتیماعی و مؤسساتی بەهێزمان نییە بۆ بەڕێوەبرنی کۆمەلگە. لەم لاوە کۆمەلگە لە پێشکەوتنە مەسەلەن یەکێ لەو قیمە تازانەی کە هاتوتە ناو کۆمەلگەی ئێمەوە بریتە لە گۆڕانکاری لە قیەمی خێزانە خێزان بەرەو هەڵۆشانەوە ڕوا نزبەی زۆری پیاوی عازب زۆر بووە نزبەی بێوەژن زۆر بووە و عایلە ئەو با بڵێن قووەتەی پێشتری نەماوە لە کۆمەلگەکە ئەما بێ هاوکات بێت لەگەڵ دروستبوونی کۆمەڵێک مؤسساتی بەدیل کە بتوانێت شوێنی عایلە بگرێتەوە کوی چۆن لە غەرب هەیە هەنی بۆ من ئێستا لە مەسەلەی پیری و پەکەوتەیە ئێمە لە کۆمەلگەی غەربیە مؤسساتی ڕعایەکردنی خەڵکی پیر هەیە و دام و دەستگای حکومەتی هەڵەسێ بە خزمەتکردنی خەڵکی پیر لای ئێمە ڕۆژگارێک لە ساڵانی هەفتاوە شتاکانە خێزان توانیوێتی ڕعایەتێکی باشی پیر بکە ئێستا قیمەکان گۆڕانکاری بەسەرهاتووە خەریکە پیرەکان لە ناو ماڵەکان وەکو پێویست ڕعایەت ناکرێن گیان نابێتەوە لە هەمان کاتە مؤسساتی تر دروست نەبوو بۆی ئەمی شەرکە یعنی من لە قۆناغەکان کۆمەلگەکە خەریکە هەندێک شتی ئەمرێ لە کاتێکە شتێکی تازە هەیە لە دایک نەبووە لەو بینین پرسیارەکە ئەوەیە عنی ئێمە حکومت بەم وەزیفە گەورانە هەڵناسێکە وەزیفە ئیجتیماعیەکانێتی بەرامبەر بە کۆمەلگە ئایا لەم دۆخەیە ئەمە چی چاوەڕێ لەوە بکەین لەم پەیوەندی بکەین لە بینی کۆمەلگە و دەوڵەتە ئەزانی کاکە ڕێبین هەم ئەو پرسیارەی بەڕێزت ڕەبتەکەمەوە بە قسەی ئەم دوو بەڕێزەوانێ ئەزانی ئێمە ئەگەربینینە پێش چاوی خۆمان دەسەڵاتی کوردی نەیتوانیوە خوێندنەوەیەکی تەواوی هەبێ بۆ سەردەمی ڕژێمی دیکتاتۆری عێراق ڕژێمی دیکتاتۆری عێراق من لەگەڵ ئەمڕێی کاکڕێ بینام چونکە ئەو پێویستی بە شێوانێکی کۆمەڵایەتی هەبوو شێوانێکی دیمۆگرافی هەبوو لەبەرەوەی شێوانێکی ئابووری هەبوو بۆی ئیسفادەیەکی سیاسی لێ بکە کاویش ئەوەیە چۆن کۆمەلگا کۆنتڕۆڵ بکە ئەزانی مامۆستا هەموو کەسێک ئەوە شتێکی زۆر سروشتیە لە خەڵک لە لادەوە بچێتە شار بەڵام ئەمە ئەبێ بە پرۆسەیەکا بڕوا بە پرۆسی شاربوو نابڕوە بەڵام ئەوەی لە سەردەمی بەعساکرا ڕێک سەردەمی بەعس گواستنەوەی لادەکان بوو و هێنانی بۆ شار و شارکردن بە گوندێکی گەورە لە کاتێکە علیوەردی لە کاتێکە علیوەردی ئەوە زۆر وازە دیارەکە چۆن باسی شارەکە و چۆن گەورەبوونی شارەکات بەڵام ئێمە سوڵتەی ئێمە نەهاو ئەمە بخوێنێتەوانێ هات خراپتری کرد شێواوتری کرد چۆن ئەم سوڵتەی ئێمە هات ئەوەی لە لادیەوە هات وشە ناو شار ئەوەی لە ناو گەڕاشەوە چەند ساڵی یەکەمی دوای ڕاپەرینگەڕایە بۆ ناو لادەکان هەم هێنایەوە جاریشکە هێنایەوە ڕەبتی کردەوە بە شار ڕەبتی نەکردەوە بە ئینتاجەوە ڕەبتی نەکردەوە بە تەمەدونەوە ڕەبتی کردوانێ بە چەکداری حیزبەکانەوانێ ڕەبتی کردوانێ بە کۆمەڵی سێبەری حیزبەکانەوانێ و بۆ ئەوەی دەسەڵاتەکەی خۆی ئیتیمام پێ بە بینە سەر تەشخیصی ئێستەی ورد ئێمە عنف دوو جۆری هەیە جۆریشان هەیە عنفی جەماعی جۆریشان هەیە عنفی فەردیە عنف فەردیەکە لە هەموو کۆمەلگایەکە هەیە
بەڵام هەنێ زروڤەتە پێشەوانێم عنفە فەردیە زیابێ ئێستا ئێمە لەو زروفانە ئاژین لەو فاکتەرانە هەمووی وجودی هەیە بەڵام حیزبی کوردی چیەکە ئەم عنفە فەردیانە لێرە بەم عنفە فەردیە کە بارودۆخەکەی خراپتر کردووە ئەشی گۆرە بە عنفی جەماعی چۆن عنفی جەماعی ئەم حیزبەیە بەگژ ئەو حیزبە ئەم گروپەیە بەگژ ئەو گروپە ئەم ناوچەیە بەگژ ئەو گروپ ناوچەیە ئەم مێژوویە بەگژ ئەو مێژووە ئێمە شەڕەشی گەورەمان لەسەر مێژوو هەیە ئەم ئێماڵی مێژووی کورد لێمان ناوچەیە پارتیە لە مێژووی کورد لەو ناوچەیە لە کاتێکە کە مێژووی هەمومانە ئەمە لێرە ئێمە کۆمەڵێ حیزبی کوردی نەک نەیتوانیوە عنف لەسەر ئارسی فەردی کەم کاتەوانێ بەڵکو هاتووە خراپتر و هۆکارەکانی زیادکردووە بۆ ئەوی عنفی جەماعی کۆمەلگای ئێمە هەموو دقەیەک بە حکمی ئەم سیستەمە سیاسی تیا ئەژین هەموو دقەیە مستەدەفە بۆی ئێمە عنفی جەماعی بکەین حزب چێ بە گشت حیزبە ئەشرەت چێ بە گشت ئەشرەتە کۆمەلگا ئێمە چەندین شەڕمان بووە هەستی کردووە لەو پێش لەوانەیە ئەم کۆمەڵی بەرژەوەندی ئەم چەند عشرەتە لە چەند گوندێکە پارێزاویە بەڵام حیزب هاتووە تەغزیی کردووە چەکداری کردووە دەوری هەبووە لە قوڵکردنەوەیە بۆیە ئێمە لە لەسەر لێوار خۆی کۆمەلگاکەمان ئەوەی کاکەبینتی ڕاستە ئێمە کۆمەلگاکەمان لەسەر لێواری تونند و تیژێژی بەڵام ئەوەی خراپتری کردووە ئەوەی ئەم عملی تونند و تیژەی سەریعتر کردووە لە لێواری تەقینەوەی گەورەتر نزیک کردووی حیزبی سیاسی بڵێ جواب چیە تێبینی چیە واللهی کۆمەڵەشت هەیە دەبێمە بە ورد طبعا بەشێکی زۆر لە قوانینی دنیا بۆ نهێشتنی تاوان تەشریع کراوە تا ڕادەیە کە کۆمەلگای نێودەوڵەتی ئێستا کە دادگای تاوانی نێودەوڵەتیشی داهێناوە بۆ دیارکردنی حدێکە بۆ تاوانی گشتی چونکە ئێمە دەبێت دوو جۆری تاوان لە یەکجیا بکەینەوە تاوانێک هەیە تاوانە گەورەکانن لەسەر ئاستەکانی مافی مرۆڤ ڕوو دەدەن و ئەمە لەلایەن ڕژێمە دیکتاتۆریەکان دەکرێت زۆری لە تاوانی تر هەیە ئەو تاوانانە لەسەر ئاستی ناوخۆی کۆمەلگایە ئەو تاوانانەی کە لە ناوخۆی کۆمەلگان هەمیشە بە یاسا نێوخۆیەکان چارەسەر کراون بەڵام ئەو تاوانانەی کە لەسەر ئاستی نێودەوڵەتین بە یاسا نێودەوڵەتیەکان چارەسەر دەکرێت ئێستا دوو جۆری گرفت هەردووچی سەری هەڵداوە لە هەرێمی کوردستانە بین لە تەواوی ناوچەی شەرق ئەوسەطە تاوانە گەورەکان کە ئەنجام دەدرێن دیکتاتۆرەکان دەیکەن تا ئێستا مؤسسەیەکی نێودەوڵەتی بەهێز نییە حد بۆ ئەو تاوانبارانە دابنێ کە تاوانی گشتی ئەنجام دەدەن چونکە دادگای تاوانی نێودەوڵەتی بەرپرسیارە لەو کەسایەتیە معنەویانەی کەوا تاوان ئەنجام دەدەن ئەگەر حکووماتە یا ئەحزابی سیاسیە و تا ئێستا حدێک لەوە نەبووە لە زوو ماوەیەک پێش ئێستا کرا بەڵام دوایی زیندووبوونەوەی بلۆکی رووسیا نەتواندرا ئەمە بکرێت مەسەن بۆ نمونە بەشار ئەسەد دەرەچێ لەو تاوانن تاوانی نێودەوڵەتیش ئەنجام دەدا و قەتل و عامی هەموو کەسێکش دەکە ئەنجە خەڵکی تریش بە هەمان شێوە لە قانونە ناوخۆیەکانیش نەبوونی ڕەدعەیەکی بەقووت تەنفیز نەکردنی ئەم یاسانە دیسانی هۆکارێکی ترە بۆ ئەوەی کەوا بە هەمان شێوە تاوانە وردەکان وردە زیاد ببن بۆیە ئەمە هۆکاری گەورن کە دەبێت ئەمانە بە نظری ئەتیبار لە کاتی لێکدانەوەی تاوانە هەیە وەربگرین جگەلەوەی من ینی ملاحەزەیەک هەیە کە مێژوو طبعا ئەگەر بچین مێژووی دراسی ینی شعوبی دنیا بکەی هەموو تاوانی زۆری تێدا بوو ئێستا هۆڵندا کە یەکێکە لە دەوڵەتە پێشکەوتوکان کاتی خۆی کۆمەڵە خەڵکێک بووە هەڵگەڕاونەوە لە مەلیکی فەرەنسا لەوێ ڕێگریان داناوە هەم خۆشیان وا دەڵێن ئێمە خەڵکێکی ڕێگر بووینە ڕێگریمان کردووە تاوانمان ئەنجام داوە قەتل و عاممان کردووە بەڵام ئێستا دەوڵەتێکی متەتەوەرین ئەمە بەچی یەکێک لە ئەرکەکانی نیزامی سیاسی لە وڵات بریتە لە گەشە پێدانی ئاستی ڕۆشنبیری و پێشکەوتنی کۆمەڵایەتیە کە ئەمە ئەرکێکی وەزیفیە دەبێ ئەنجامی بدە بۆیە لاوازبوونی ئەم مؤسسانە وا دەکا کە ئەمانە بە قووەت نەبن واتە حالەتی بەرەو پێشچوونی کۆمەڵایەتی گەشەنەکە کە گەشەی نەکرد وردە تاوانەکان ڕوو لە زیاد دەبن بۆیە دەبێ یعنی ئەم حالەتە گەشە پێ بدرێ ئێستا مەثەرن بۆ نمونە نابێ هەندێک شتش تەعمیم بکەین لەیانی لە مێژوودا مەثەرن بۆ نمونە ئەگەر عشیرەتێک دزی کردبێ ئەمانەی کردبێ نابێت تەعمیم بکەین بەسەر کۆی گشتەکەیەوە لەبەرەوە ینی لە شوێنێکا ڕوویداوە لەوانەیە لە هەمووی وانە بوو بێ بەو شێوە نەبوو بێ بەڵام خۆی لە خۆیدا ئێستای کۆمەلگای ئێمە ئەگەر بەو شێوە هەوڵ بدرێ بۆ زیادکردنی تەناقوزاتی سیاسی
بۆ زیادکردنی تەناقوزاتی یەکتر قبول نەکردن بۆ هاندان دژ بە یەکتر پێکداخشاندنێکی کۆمەڵایەتی دروست بکەین ئەمە زۆر مەترسیدار دەبێت و تاوانەکان زیاد دەکەن ئێمە دەبێت هەر تاوانێک لە شوێنی خۆی دیراسە بکەین مثلەن بۆ نمونە کاتێ دەبینین حالەتی زیرد زیاد دەکا دەبێت دیراساتمان هەبێ مثلەن کاتێ ئێمە باس لە شار و گوند دەکەین دەبێت دیراساتمان هەبێ بە دیراسات بڵێن کاکە هۆکارێک لە هۆکارەکانی ئەم تاوانە ئەوەندە ئەمە دەبێت باحثە ئیجتیماعیەکان بیکەن واتە توێژە لە کۆمەڵایەتەکان دەبێت ئەمە بکەن منەظەماتانە دەبێت منەظەماتەکانیش نهاتون بۆ دەبێت ئامارمان لەبەردەست بێت دەبێت بە تاتا قسە لەسەر ئەمانە بکەین تاوەکو بەفعلی ئێمە بەوردی بگەینە نەتائیجی ئەسبابی سەرهەڵدانی تاوان چونکە تۆ کاتی باس لە تاوان دەکەیت تاوان نظریاتی لێکدانەوەی تاوان زۆرە لە قانون ئەگەر سەیری بکەی گەلک زۆرە هەیە دەڵێ ئەمە بە فیترەیە هەیە دەڵێ بە هۆکاری دەوروبەری خۆیەتی هەیە دەڵێ نەفسیە دەرونی ئێستا مەثەن بۆ منە حالەتی تاوان خاصە ئێمە هەرێمی کوردستانیە نظریی خاصە لە هەرێمی کوردستانە حالەتی دەرونی بەفعلی یعنی تاکێک کاتێکم بژێوی ژیانی خۆی نبینێ حالەتی دەرونی تێکەچێ یعنی خێزانێک کە باوکێک دەچێت و ماڵەوە سیر دەکا هەموو خێزانە هەیە منداڵەکانی برسین ئەمە حالەتی دەمەسا تۆ خۆ ینی وەزیری ئەو کەرتە گرنگەی ینی مەسلەی خێزان وەختێکە هەڵەوەشێتەوە یا گۆڕانکاری لە قێمی خێزانە دروستە بێت لەگەڵ یا دەوڵەت هەڵەسێ بە کۆمەڵێک ئەرکی کۆمەڵایەتی و کۆمەڵک دام و دەستگا دروستەکە بۆ ئەمە ینی تۆ ناکرێت سەرزەنشتی کۆمەلگە بکەی لەوەی کە خێزان لە ناوی هەڵەوەشێتەوە یا سەرزەنشتی کۆمەلگەیە بکەی بڵێ وڵات گەشەکە بۆ ئاراسەیە کە موسسەی خێزان لاوازە بێ هاوتەریب لەگەڵ گەشەکردنی کۆمەڵایەتیە حکومت بە ئەرکەکانی خۆی هەستێ بە دەوڵەتەکانی خۆی هەستێ من سەرنجی جەناو وەشتی ڕاکێشمە لە برادرانە ینی ئێمە حکومەت یارێمی کوردستان لەم ئەزمە ئابوووریەیە موچەی بێوەژنانە و موچەی خەڵکی پەکەوتەی بڕیوە و خۆشە ینی وەزیری بوارەکەی یعنی ئێمە هەمومان زانیم بێوەژن کە کاتە دۆخێکی کۆمەڵایەتی ئافرەت یعنی بەشێک لە توانەکانی مانەوەی سەربەخۆی ئابوووریە ژنا تێگەشتێ تۆ یعنی چووە لە پاڵ ئەوەی کە کۆمەڵێک ناڕێکی لە بواری موچەدانی کۆمەڵایەتیا هەیە چووە هەستاوە سزای هەموو کەرتەکەی یاوە سزای هەموو بوارەکانی یاوە موچەی و خەڵکەشی بڕی و موچەی خەڵکی بەکەوتەی بڕی ئەمانە دەرگا لەسەر شێوی کۆمەڵایەتی و جەریمە و کۆمەڵێکی ترە کاتەوە خۆی ئەزانت چۆنە بەڵێ تۆ دەوری حکوومەت و دەوری کۆمەلگا دەورێکی تەکاملیە دەوری مؤسساتی حکوومەت دەورێکی تەکاملیە یعنی وەزارەتی کار کە کار دەکا وەزارەتی شؤونی ینی کۆمەڵایەتی ینی لە مقابلە دەبێت وەزارەتی دیکەش دەوری خۆیان بێنن وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کاتێک کە پرۆژەی دەبێت بۆ چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان دەبێت لە تەک ئەوەدا چونکە وەزارەتێکی خەدەمیە وەزارەتێکی بەرهەمهێنیە دەبێت وەزارەتی ناوخۆ وەزارەتی دارایی پاڵپشتی دارایی بۆ پرۆژەکانی ئەو دابین کە کاتێک کە دابین ناکە تۆ تووشی قەیرانێکی گەورەتر دەکا لەبەرەوە دابینکردنی ئەم پاڵپشتە داراییە بۆ وەزارەت و لە هەمان کاتدا هاوڵاتیانیش مەثەن بۆ نمونە ئێمە هۆکارێکەوەی تۆ باسی چاودێری خێزان دەکەی ئێمە کاتێکە بنکی دەولیمان هێنا دیراسەی کرد سیرمان کرد کە سەدا 11 ئەو پارەیە بۆ خەڵکی مستحق دەچێت بەڵام سەدا 89 بۆ خەڵکی مستحق ناچێت ئەمە یانی چی کەواتە ئەم مؤسسەکە کاری کردووە بە شێوەیەکی سیستەمی دەستگایەکی مؤسسەی کاری نەکردووە بۆ ڕازیکردنی حزب بۆ بەدەنگهێنانی دەنجی حزب کاری کردووە ئەمە وای کردووە کە تۆ شوبهات لەسەر ئەم هەموو ئەو موچە سوودمەندانە دروست ببێت تۆ چۆن ئەمانە تالێک زیاد دەکەیتەوە یعنی ئەمە هۆکارێکە لە هۆکارەکان لەبەرەوە ئێمە وەکو ینی وەزارەت دەور پرۆژەمان هەیە پرۆژەمان تەڕح کردووە لەسەر ڕێکخراوە نێو دەوڵەتەکان لەبەرەوەی ئێمە ئیمکانیەتی مالیمان نیە پرۆژەی چۆنیەتی تەوعیەکردنی خێزان پێگەیاندنی خێزان حتا ئێمە بەرنامەمان بووە کە هەموو خێزانە ئێمە ویستمانە چەند سنتەرێ لە چەند شارەکان بکەینەوە بۆ ئەوەی کەەوە ئەم سنتەرانە هەستن بە کاروباری لێکدانەوەی چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان ینی ئەمانە تۆ ینی دەبێت دامی مؤسسی بۆ ئەم مؤسساتانە زیاد بکەیت لەبەرەوە ینی دەوری تەکاملی لە چارەسەرکردنی ئەم کێشانە هەموو پێکەوەی مەسەن بۆ نمونە ڕۆشنبیرێ باحثێکی ئیجتیماعی توێژەرێکی گەورە لە بواری دیراساتکردنە مامۆستایەکی زانکۆ کەسێکی سیاسی دەبێت هەموو پێکەوە دەورێکی تەکاملی ببینن بۆ چارەسەرکردنی ئەو کێشە
کە دەبێتە هۆی دافع بۆ زیادبوونی تاوان. مثلەن ئەو قسەی باسی ئەوە دەکەین کە قبولکردنی یەکتر طبعاً شتێکی زۆر گرنگە، ڕەتکردنەوەی یەکتر شتێکی زۆر مەترسیدارە. ئێمە چۆن کللتورێک دابێنین لە وڵاتە هەموو خەڵکەی قبولی یەکتر بکە، کۆمەلگایەکی تونند و تیژ نەبێ، کۆمەلگایەکی قبولکەری بەرامبەر بێ. مثلەن ئێمە لە ڕۆی قانونیان کە باسی سڵحەکەین، سڵح طبعاً هەم لە ڕووی شریعەتی ئیسلامیە شتێکە مەسەن سڵح ئەولاترە بە ئیتیباع، وە لە ڕووی قانونیشا دەڵێ الصلح يرضى الطرفين، هەردوو طرف ڕازی دەکات بۆ چونکە ئیتیفاقەکەن لەسەر شتا لێخۆشبوونە لێبوردەیە سنگ فراوانیە. ئێمە ینی ئەمە ئەسڵ وایە وا بکەین کە بەو شێوە بگەین، بەڵام کاتێک کە بەرامبەر ئستغلالی ئەم سڵحە دەکات، ئستغلالی لێبوردن دەکات، تۆ دەبێ پێوەرە قانونیەکان جێبەجێ بکەی. پێوەرە قانونیەکانش چییە؟ بۆ ئەوی کەوا ڕادع دروست ببێ. ئێستا مەثەن بۆ نمونە هەموو قەزاکانی وڵاتی ئەوروپا بگەڕێ لێبوردنی گشتی نییە. بۆ چونکە قەزا لەوێ دەورێکی عادیلانە دەبێنێ لە کەشفی جەریمە، لە کەشفی ئەو کەسێک کە تاوانی ئەنجام داوە. بۆیە دەڵێت ئەمە تاوانی کردووە، پێویستە مؤسساتی چاکسازی واتە زیندانیەکە مؤسساتی ئیسلاحی بن بۆ ئەوەی کەوا ئەم فەردە طبعاً تاوان نەخۆشیە کە کەسێک دەیکە، ئەم حالەتە دەرونی ئەو نەخۆشیە دەبێت چارەسەر بکەیت، بیکەیت تۆ فەردێکی تەبیعی بێتەوە ناو کۆمەلگا دەوری بێنێ. زۆر کەس هەبووە زیندانی بۆ دوای هاتۆتەوە دەورێکی زۆر کاریگەری لە ناو کۆمەلگا بۆتە شخصێکی تر و توانیوێتی بە ئەرکەکانی خۆی هەڵسێ. کەواتە تۆ دەبێت ئەم مؤسساتانە بەو شێوە بەهێزکەی تا بتوانێت دەورێکی گرنگتر. کاگرێ من لەوانەیە ئێستا ینی دەسەڵات یا با بڵێن کار بەدەستە گەورەکانی وڵاتە جوان لە ئەو قسانی ئەمە بێگەر گریمان جوێ لێ بگرن، یعنی ئێمە داوایان لێ بکەین بۆەوەی کە جانی لێبوردەیی و ئەو مەفاهیمە گەورانی کە باسیەکەین. لەوانەیە مەسەلەن هەر پیان وابێ لە خواری ئەولەوێتەکانە لەم دۆخی هەرێمی کوردستانە بۆ لەبەری ئێستا پیان وایە ئەزمەی ئابووری و ئەزمەی سیاسی و شەڕی داعش و ئیلی ئاخری بۆ ئەو تایپڵانی کە هەیە. یعنی ئێمە زۆر پێشکەوتوتر ئێستا تقریبا لە دەسەڵات کۆمەلگا ئێمە قەڵەو بوو و گەورە بووە چاکەتەکەی هەر چاکەتە کۆنەکەی لە بەرایە و بەبەری نابێ. یعنی ئێستا من جاری سێرەکەم بەڵێم کۆمەلگەی ئێمە ئێستا زۆربەی گەنجەکانی وشارترن لە ئەندامانی مەکتەبی سیاسی زۆربەی حیزبەکان ئینگلیزی زانمان زیاترە لەوانەی کە لە حیزبەکان ناهانە. خەڵکی کۆمەلگەکە بە شێوەیە لە شێوەکان کۆمەلگەکە کۆمەڵێک قیەم و کۆمەڵێک ئافاقی تا دروست بووە بەس لەسەرەوە دەسەڵات یعنی هەمان دەسەڵاتە کۆنەکەی هەمان بنەماکانی خۆیەتی بۆ بەڕێوەبردن هەمان دام و دەستگا کۆنەکانی دوای ڕاپەڕینە هیچی پێش نەکەوتووە. ئەنێ جۆخێکی هاوتریب نییە لە بینی گەشەکردنی کۆمەلگە و گەشەکردنی دەسەڵاتە. ڕێگامەی بەعکسەوە بڵێم پێم وانە ئەم دەسەڵاتە لە دەرەوەی کۆمەلگای ئێمە هاتبێ، پێم وایە بەعکسەوە بەشێکە لە کۆمەلگای ئێمە مریشک لە هێلکە یا هێلکە لە مریشکە ئەم کێشەیە قەت تەواو نابێ. سەرچاوی ئەم کێشانە سیاست دروستی کردووە لە کۆمەلگای ئێمە، حیزب دروستی کردووە یا کۆمەلگای ئەمە کێشانەی هەیە لە سیاستە بەرجەسا بێتەوە. بەشێک ئەبێ ئاگابالەوە بێکاکەیت بۆ نەبی ئەم کێشانەی کە لە ناو ئەم ناکۆچیەکە لە بینی سیاسیەکانە هەیە، ئەم ناکۆچیەکە لە دەرەوە نەهاتووە. پێ دوانیە ناکۆچیە لە ناوخانە کۆمەڵاتیەکانی ترەوە دوایی کەناڵیزە بۆ لە سیاسەتیشان دەرەکەوێ. تۆ سەری ئەو ململانەیە کە لە بینی دەوائیرەکانە هەیە، ئەم نەبینی مۆسەفینەکانە هەیە کە لە دایرەیەکە لە بینی وەرزشەکان سەرەوەی هەرەمی کۆمەڵایەتی بە بەردەوامی لە هەموو کۆمەڵایەتی کاریگەریان هەیە لە چاکردنی کۆمەلگا لە چاکردنی بە ئیشەکە هەڵنەس. ئەوە ڕاستە، ئەوە ڕاستەوان ئەمە قوڵەکەنەوە، ئەوە ڕاستە، بەڵام زۆر لەگەڵ ئەوانی بڵێ ئەمان دروستیان کردووە، یعنی بڵێ سەبەبی سەرەکی ئەوان بێ واجبیان ئەوەیە کە ئەم کێشانە ببینن و محاولە بکەن حەلی بکەن. ئەمە ڕاستە ئەمەیان نەکردووە، بەعکسەوە قوڵکردنەوەی ئەم کێشانەیان کردووە. بەس ئەوە قبول ینی ئەوە پێڕاست نییە بڵین ئەوان ئەم کێشانیان بۆ ئێمە دروستکردن. کۆمەلگای ئێمە کۆمەلگایکە پڕ لە کێشە، پڕ لە ناحەزی، پڕ لە ناکۆچی، پڕ لە ناتەبایی. یعنی ئێمە کۆمەلگایکی زۆر نەگونجاین بەیەکەوە توانابێ ئەتراف بەوە بکەین. کۆمەلگایکی زۆر پارچە پارچەین، کۆمەلگایەکە بەیەکەوە توانای ژیانی زۆر کەمە و زۆر تونند و تیژە بەرامبەر بەوەی کە لەگەڵ یان ناکۆکە. لە ڕووی دینیەوە ڕاستە قسەیە، لە ڕووی فکری سیاسیەوە ڕاستە ممکنە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە ڕاستە. تۆ تەماشاکە و ماوەی پێش بەرامبەر بە ئیمۆکان چڕقێک دروست بوو، کۆمەڵێک گەنج شقلی شێوەی شقلی هینیان وەرگرت و قژیانین کرد، بزانە و تونند و تیژە گەورەی بەرامبەریان کرا، یعنی قبوڵیان تۆزێک قژیانی بکرێ، تۆزێک قژیان لەسەر شێوەی مناڵانی غەرب کە لە ئینتەرنێت بینیویانە قژیان بە نەوعێکی دیاریکراودایەنە ئەنواعی دینیان
دوای وا وەکوی ئیمۆکان خوێنمەش بن و بخوێن هەمومان بخۆن مای لە هەمووی گەنجی سادە و هینن بەشێکی لە پەیوەندی بە لاساییکردنەوەیە کۆمەلگای ئەمە کۆمەلگایەکە قبولی جیاوازی ناکە و هەمە کێشەی سەرەکیەتی یعنی بەڕاستی وەڵام من لەمانە پێچوانەی کاکە ڕێبینە مەزانی کاکە ڕێبین کۆمەلگای ئێمە گرفتی سەرەکی کۆمەلگای ئێمە گەربینە پێشاوی خۆمانە حاڵەتی مێژووی هێبینە پێشاوی خۆم زانم کۆمەلگای ئێمە چەند مرسەجیمە دوورمەڕۆ لە کاتی ڕاپەڕینە کۆمەلگای ئێمە چەند مرسەجیمە لە بەرامبەر دژمنی ئەگەر یارمەتیم بە لە کاتی ڕەوا کۆمەلگای ئێمە چەند مرسەجیمە لە کاتی ڕەتکردنەوەی موچا لە ساڵی 1992 کۆمەلگای ئێمە چەند مرسەجیمە بەڵام ئەو گرفتەکە ئەوەیە تۆ دەسەڵاتی سیاسی بە تایبەتی لە وڵاتانی کە بە وڵاتانی دواکەوت و ناساوە عالەمی سێم ناسراوە ئەم دەسەڵاتی سیاسی دەورێکی زۆر گەورە ئەبینێ لە ڕێخستنی باری فەرمانڕەوایی و دروستکردنی سیستەمێکی تەندروست و دروستکردنی دەوڵەتی یاسا لەم وڵاتەی ئێمە حدی ئەدنای دەوڵەتی یاسا لە بە درێژای ئەو 25 ساڵە جێبەجێ نەکراوە کە بەلایانی کەمەوانێ ئەمە ئیتوانی مافی کۆمەڵی خەڵک بپارێزێ ئەوەی ئێستا ئێمە هەمانە بەڕاستی سیاسەکان تونتریان کردوەوە قوڵتریان کردوەوە پێویستیان پێی بووە اینجا کەواتە ئێمە ئەو کێشەی کۆمەلگای ئێمە نەبووە من بیرم دێ حتا ئەوانی کە ناو شاری شاژیاون لایەنە سیاسەکان لە شاخ شەڕ بووە حیزبەکان بەڵام لە ناو شارە شەڕ نەبووە لەوانەیە ساردیە بوو بێ لە بێنانە بەڵام لە ناو شارە هەموو لە ساڵی 1984 لایەنێک لە مفۆزاتە بوو لایەنەکانی تر لە مفۆزاتە نەبوون بەڵام هەمووی بەیەکەوە خۆپیشاندانێکرد لە مەکتەبەکانە لە جامیعەکانە ئێمە ئەوەی ڕاستە کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە تێکەڵێکی کۆمەلگایەکی کۆن و کۆمەلگایکی مۆدێرنە بە تایبەتی لە مەحەلی ئێستا بەڵام ئەوەی تێکی داوە ئەوەی قوڕەکەی زیاتر خەس کردوەوەتەوانێت کە نەهێشتووە نۆرمالیزە بکرێ نەهێشتووە بکرێ بە کۆمەلگایەکی یاسایی حزب سیاسەکانن عقلێتی سیاسی باوە ئەو عقلەتی کە لە شاخێناوێنە من قەنەعەتم وایە تا ئەم دقی بۆ عقلێت تاڕۆن و من قەنەعەتم وایە لەگەڵ ڕێی توام کۆمەلگای ئێمە پێشکەوتووە هەم لە ڕووی تۆکنۆقراتەوە پێشکەوتووە هەم لە ڕووی وەعی سیاسیەوە پێشکەوتووە ئەوەی کە پێیەکی دیاریکراوە ئەگەر یارمەتی من وەڵامی ئەوەش بەمەوانێ کاگەڕێبین بە دێژایی چەند ساڵی ڕابردوو یەکێتی و پارتی و لایەنەکانی تریش بە کەسی لێدەر نەکەین ئەو دەنگانی هێناوێنە زۆر بە تەبیعی نەبوو بە تایبەتی پارتی و یەکێتی لە پرۆسەیەکی دیموکراسی مەوزونی یاسایی کێبەرچێشی تەواوی هەر لایەنەکانە نەکراوە بگرە جگە لەوەش عامیلی خارجیش دەوری بینیوە کە تۆڵی نییە ڕاستە ئێمە کۆمەلگایەکمانەیە هەموو ئەو حاڵەتە سروشتیە توندوتیژانەی تایە بەڵام دەوری عامیلی خارجیش دەوری بینیوە لە سەرکەوتنی ئەم لایەنە سەرکەوتنی ئەو لایەنەوە هەموو ئەو بۆ تا ئەم دقەیە هەرێم ئامار ناکە ئاماریشی ورد مامۆستا تۆ پرسیارێکی زۆر جدیە لەبەری پارتی یەکێتی نایەنێ ئامارکەن لەبەری باشە بۆ ئیقسال لە حیزب ناسەنێتەوە بۆ کۆمەڵایەتیتر باسەکەین ئەوە علاقەی بە مەسەلەی تاوانەوە نییە من باسی یعنی من ئەوانەی کە توندوتیژیەکەکەن لە عەرزا چێ خێو نیە هێزە کۆمەڵایەتیەکانی خۆمانی ئەو کۆمەلگای ئێمە نیە ئەندامەکانی کۆمەلگای ئێمە نین انتمای سیاسیان هەیە انتمای سیاسی بەڵام کۆمەلگای ئێمە نیە ئەم توندوتیژە لەناو کۆمەڵ من سوالەکەوەیە تۆ ئەبزانی ینی من پێم وانە بە تەنها سیاسەت ئەم توندوتیژەی دروست کردوێ من پێم وایە سیاست ئەبێ ئەم توندوتیژە چارەسەر بکە بەڵام ئەو نییە بڵێ ئەو دروستی کرد بۆی زۆر وەختی مامۆستا لەبەری کاتمان تەواو بێ ببوورە وەڵا بە مامۆستا قسە بکە میوانە وەڵا ئەگەر بە کورتی ئەم وەسعی کێسە هێرە سەهرێمی کوردستان کۆمەلگەی کوردی بە بەراورد بەم دۆخە سیاسی و ئابوورە سەختەی کە هەیە ئەتوانێ پێکەوە هەڵبکاوە بە سەلامەتی بێتە دەرە لە مەزمەیە یاخود من دڵنیام لەوەی ئەگەر پارتە سیاسیەکان بتوانن پێکەوە بژین ئەم کۆمەلگای ئێمە زۆر بە تەبیعی پێکەوە دەژی و ئەم کۆمەلگای ئێمە ئەگەر سەیری ینی چەند ساڵێکی ڕابردوو بکەین لەبەرەوەی ئەستقلالی مەرجە بە پێکەوەژانی هێزە سیاسەکانی نایەوە هێزە سیاسیەکان ئەگەر پێکەوە بژین کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی مهەیە بۆ ئەوی پێکەوە بژێەوە پێکەوە ژیانێکی پێشکەوتوان بۆ قسەی جەنابێت تەواو بین بینەرانی خۆشەویست تاڵقەیەکی تری دیالۆگ شاد و سەرکەوت و سەلامەت.